بەڵێ بەڕێزان وەک هەموو لایەکشتان ئاگادارن ئەمڕۆ سەرۆک بارزانی بەشداری لە کۆنگرەی یەکگرتنی یەکێتی قوتابیان و لاوانی کوردستاندا کرد. لەوێدا چەند پەیامێکی گرنگی هەبوون هەم بۆ لاوان و قوتابیان، بۆ ئافرەتانی کوردستان، هەم بۆ ناوخۆی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە، هەم پەیامێکی گرنگیشی بۆ عێراق بوو کە چیتر ئیتر کورد وەکو خۆشی گوتی دەرۆزەکەر یاخود سوالکەری بەغدانیە. ئێمە لەسەر ئەم بابەتەنە میوانمان هەیە لەگەڵ ئەو قسەی زیاتر و شرۆڤەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر خالیدە خەلیل گوتەبێژی بارەکای بارزانی ڕاستە و خۆ لە ئەستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. دکتۆر زۆر بەخێر بن، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. با لە گوتەکانی سەرۆک بارزانیەوە دەست پێ بکەین کە لە سەرەتاوە دەڵێ من زۆر دڵخۆشم بەوەی دەبینم ڕێژەیەکی زۆر لە ئافرەتان لە ڕێکخراوەکانی قوتابیان و لاوان بەشدارن. خوێندنەوەتان بۆ قسانە چییە؟ زۆر سوپاس. بڕاستی ئەڤە ئیرۆ خطابەکە تاریخی بوو وەدبینم یا جەنابێ سەرۆکی گوتی بە ئەو ڕاستەقینەیە و بە ئەو هەموو زانیاریانە و بە ئەو هەموو کە ئەو خاڵی تێدا هاتینیت گرنگ. مەسەلا ئافرەتش هەر جەنابێ سەرۆکی زۆر داعمە بۆ ئافرەت و کە ڕاستی جێ دڵخۆشیە من جێ دڵخۆشیە جەنابێ سەرۆکیە جێ دڵخۆشیە حزبێ پارتیە کە بەردەوام داعمە ئافرەتێ دەکات. جێ دڵخۆشیامەیە وەکو ئافرەت من بینین و ئافرەتە بتوانە هەموو جار ناحیە فکری نائێتە لەگەڵ پیاوی، یعنی مەسەلە هیچ فەرق و جدایی نینە، بەلکو یا فیزیایی هەبتن بەلکو یا عەزەڵی هەبت، بەلێ ناحیە فکری ئافرەتە بتوانە هیچ فەرق و جدایی لەگەڵ نینە. لەوە دعمە ئافرەت بێتە بێتەکردن. ئەوە ناحیەکە دوو، ئەوە ناحیە سیاسیە. ناحیەکە دوێ بەخۆش یعنی هەر ئافرەتێ مەتمانە بخۆ هەیە زیاتر گەلڤان گۆڕانکاریە چێت بن گەلبێ سوشال میدیایە چێت بت گەلبێ ئینتەرنێتێ جیهانێ گەلڤی وعیێ زیادەت بتن ئەکیدە ئافرەت زیاتر بەرو پێشوە چۆنە. زۆر باشە. دکتۆر هەر لەسەر پەیامەکانی سەرۆک بارزانی دووبارە پەیامێکی گرنگی هەبوو بۆ لاوان بەگشتی بۆ گەنجان بەگشتی ئەوش لە دوو خاڵ دەبوو. دەڵێ یەکەم مادەی هۆشبەر، ئێستا شەڕمان بە مادەی هۆشبەر لەگەڵدا دەکەن، دوو ئینتیمای نیشتیمانی ئینتیمای کوردستانی چۆن لاوان ئیتر ئەم ئەرکەیان جێبەجێەکەن، هەم نەهێڵن مادەی هۆشبەر بڵاو بێتەوە و هەم ئینتیمای کوردبوون و کوردستانی زیاد بکەن. بەڵێ یەکش تەحەدیاتت هەریت گەورە ئەو کە مادەی هۆشبەرە لە هەموو جیهانێ بەلاو بووە، بەتایبەت لەوێ منتەقێ بەلاو بووە کە هەندێک وڵاتانی دەوری و بەریش دەستی ئەو مۆزوعەدا هەیە. لەوە ئەوە یەکش تەحەدیاتی گەلک مەزەنە پێش لاوان و قوتابیان تایبەت، چونکو ناحیە صحی بە ئەو لاوانە تێکچێن، ناحیە اجتیماعی بە یعنی دەبیژن عائلە، ناحية عائلي بە، ناحية کۆمەلگەی بە یا مجتمعی بە، ناحية ئەمنی بە زیاتر تند و تیژی زیاتر بتن، تیرۆر زیاتر بتن کە ئەوان جهێلاوان قوتابیانە وان لاوانە بەرو وێ مادێ. یعنی ئەوە بڕاستیشێک تەحەدیات گەلێکت مەزنم بێتە بەردا براوەستێن یانش حلولا بۆ ببینن بێتە هوشیار بن ئەو هەموو قوتابی و لاوان ئەوە ئەرگی مەزنە سەرن لێتوان لازمە ئەو تەوعیەک یان تەثقیفەک بۆ وی مجتمعی بێتەکردن کە بەردا بسەکنن و هەردەوام ئاریکارێت وی خەلکێدی بن. ئەوە یەکی دوێ مەوزعێ نیشتیمان پەروەری کە مادەم ئەوە ئەف جیلە هەموو بێتە پەروەردەکردن سەر ڕێ و ڕێبازە بارزانی پیرۆز کە سێ خاڵی گرنگ تێدایە. یەکشوان خوددا پەرستە، نیشتیمان پەروەریە و پێک بە ژیانە یان مرۆڤ دۆستیە. ئەف هەر سێ خاڵانە نیشتیمان پەروەری تێدایە، یعنی کە نیشتیمان تە ئاخە خۆ چونکو گۆتارەکەیە بۆ کورد دەبێژێت ئاخ بۆ کوردی وەکو ئاف بۆ ماسیە. وەختی ئەم خاکە خۆ بپارێزین، وەختی ما نەکە هەر بە پلەو پۆستە بەلێ بە ئیرادەیە کە داخلی خۆدا، چونکو قەزیە وی ملەتی قەزیەکە گەلەکە مەزنە، چونکو نە هەر بەس مەسەلا وەکو جەنابی سەرۆکی گوتی پارەیە و موچەیە لەگەڵ بەغدا کە شەڕێمە شەڕێ ئاخەیە ئیرۆ ڕۆژ شەڕێ عەردەیە. وەختی ئەو عەردە بێت داگیرکردن
أو ناسنامەیە کوردام هەوڵیدەن ناسنامەیە کورداژی بن لەوە گەلک گرنگە ئەو مەسەلە ئەو لاوان و قوتابیان کە ئەوە ئەرگێوانە زیاتر خۆ مادی بکەن و زیاتر هەوڵ بدەن و هاریکاریە هەموو خەڵکی زۆر باشە دەست خۆش دکتۆر خالیدە خاڵشکی گرنگ ینی با ئێمە ئێستا لەمایان دوورەکەوین و دێنە سەر پەیامە سیاسیەکانی سەرۆک کۆمەڵێ پەیامی سیاسی زۆر گرنگیە بوو لە سەرەتا پەیامەکانی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان گوتی من قسەکانی خۆم لە کاتی هەڵبژاردن دووبارە دەکەمەوە دەڵێم وەکو چۆنڵی یەک هەرێم یەک حکوومەت یەک پەرلەمان یەک هێزی پێشمەرگە ئەمە چ پەیامێکی تەیە بۆ لایەنە سیاسیەکان کە دەبێ هەمووی کوردستان بپارێزەوە نیە بەڵێ ئەوە ئەکیدیا یەک ڕێزیەیە کە جەنابی سەرۆکی هەموو جار تەکیدێ لێن دەتکەتن وەکو ئەم بەیەک اتفاق بەیەک خطاب بەیەک ڕێزی بچین بەغدا ئەکیدە مافی ئەو خەڵکە زیاتر بەدەست بەدەینین بەس وەختی هەر لایەک بخۆ بچتن و تەدەخلات هەبن ئەکیدە زعیف دەبن مووقفی کورد زعیف دەبێت لەوە تەکیدە لە هەندەتکەتن و یەک پەرلەمان بێت یەک هەرێم بتن چونکو ئەوە کەیانێکی دستوریە کەیانێکی فدرالیە دستوریدا هەیە ئێمە بە یەک خطابی بچینە بەغدا بە یەک مووقف بچینە بەغدا بۆ مافی ئەو خەڵکە هەموو بێت پاراستن زۆر باشە دەست خۆش دێمە سەر پەیوەندەکان لەگەڵ بەغدا لێرەدا بەڕاستی ئەمڕۆ سەرۆک بارزانی هێڵێکی سووری ڕاکێشا گوتی ئێمە دەرۆزەکەر یاخود سوالکەری بەغدا نین نابێ لە مەولا بۆ مەسلەی موچە بەو شێوەیە تەعاملمان لەگەڵ بکرێ دەبێت لەسەر پرینسیپەکانی تەوافق و تەوازن و شەراکەت بە پێی دەستور ئایا ئەمە ئەو پەیامە نییە بۆ عێراق کە ئیتر چیتر ئیهانەکردن و سوکایەتر بە خەڵکی کوردستان قبوڵ ناکەین ئەکید مەسەلا موچێ وەکو مەسەلەکە سیاسی تەعاملێ بەغدا لەگەڵ دکەتن نەهارنەوەکە هەر ساڵی پشتی 2005 هەر دستور هاتیە ئەو دستورەش هەموو خاڵان 55 مادە حتانۆکە هەر ئیهمال کردیە دستوری مەوادە توێ کە جیبەجی نەکرینە ئەوەی مادە جیبەجی بکەن ئەو مادە ساڵحی وان دابەتن ئەو لایانی حکم بکەن نەخۆ هەر مادەکە دی دستوری متعلق بت بە کورداوە ئیهمال کردیە و جیبەجی ناکەن ئەوە یەک ئێ دووەم مەسەلەی موچە هە چەندی حەسەی موازنە و ئێمە بێژی موازنە هەیە و دەنگی سەردەن دوای هەر ئەوەش جیبەجی ڕێکەوتن کرێ بەڵام جیبەجی ناکەن وەختی جیبەجی نەبتن توزانی هەر نسبەشک هەر چەند تێتن کێن بتن یعنی ئایا خەڵکی کوردستان بەرەو زیاد بوونە آخر إحصائيش كري كان زيادة دركب بس إما هر حصة كان بتن يعني 11 صديبو بيشتر بشتي 2014 نكه هر كرة 12 صديب بلكو بريش موچة إيش خلكي كردستاني بشتي هنجي هر هات كنت هر كسب البردانين يعني هر ريكل يتقرن أو بويا قضية كسياسية بين بغداد وهرم دا چونگو هر دجات يا هرم تتكرن في مسألة موضوع هر أساسي تداشكو چونكو فدرالية أيا فدرالي وكو مادة هفده هاتية الدستوري دا كبكيانكي دستورية سلطات تخوهينة تشريعية قضائية تنفيذية دبت لازمة رجلي بتقرتن أو مادة دستوري أف كيانة بيتا باراستن بس تعامل القلمة يتكرن وكو كيانكي دستوري تعامل القلمة دي تكرن وكو هر لايك جدا يعني بفان تحديات السياسي دكتور يعني باشكرا سەرۆک بارزانی گوتی ئەگەر بڕواان بە فیدراالینە با پێمان بڵێن بەێ بۆ هەر لایەنێک بزانێتن چی بکەت ئی قبول بکەت یانیش ئەگەر قبول نەکەتن بە قسەی خۆ هەبتن ئەوە بۆ پەیامی جەنابی اینجا تعامل لەگەڵ مەنایەتەکردن وەکو فیدرالی وەکیتر یعنی هیچ مە مؤسسەکە بەغدا نینە کە وەختی بچیت و شکات لێ بکەی یان بێشتە ئەڤە مەسەلە تەجاوزە کردە محکمە ئیتیحادیە هەر بەدەستیوانە محکمە ئیتیحادیش هەر هەندی تێتن ئەو ئەرمانجی ئەو لایانە بجیتینەت و ئەقلیمیە و داخلیەش بجیتینەتن دژی هەرێم وەکو جەنابی بەحث کردی مەسەلەی انتخابات و مەسەلەی فدرالیە ئەڤە هەموو یعنی دژی فدرالیە مەسەلەی شەراکە و تەوافق و تەوازن کە سەرەوی ئەساسی وەختی پەرلەمانی ئەو چۆینە ناو عملیە سیاسی پەرلەمانی کوردستانی بەسەند کە چۆینە ناو عملیە سیاسی بەغدا ئەکیدە ئەوێ معناخۆ هەیە شەراکە ئیرادەکە مشتەرەک دروست دەکەتن ناو بەرا هەردوو لایەن
بين أربيل وبغداد. وقتی إرادة مشترك هبتن أكيد دتا بو إرادة مشترك جلك چارە سەری هەبن بەڵێ هەر حەول دایە کو إرادة خۆ فەرز کەن سەر ملەتێکی ئەوە یەکیە تەوازنێ کو ئەو تەوازنەشێک کە استیمراریەکی دەتە عەمەلیە هەموو دنیا هەموو جیهان ئەو وڵاتانەی کە پێک هاتینە گەلک نەتەوە و مەذاهب و ئەدیان ئاینەکان دەبێت ئەوە یعنی حلەکە چارەسەریەکە شەراکە و تەوازن و تەوافق بۆ ئەو ئەنظیمەت سیاسی دەبێژین بەس هەتانۆکە جیبەجی نەکردی ئەو تەوازنەش نەهاتیە جیبەجیکردنە یا خاڵە سێ یا مەگوت شەراکەیە تەوازنە تەوافقە ئەیە ئەو تەوافقە حتا چەندێ بجیکەینە ئەو تەوافقە منعت کرد و صراع و ململانە دروست ببتن کە بەرو حربەکە ئەهلی خودێنەکەت بچتن مەسەلە ئەو وڵاتە ئەو تەوافقە وەختی هەبتن دروست دەکەتن و بەس یەک تش دروست بتن نافوان ئێدی دروست نەبن هەر دروست چێ نابتن یعنی تو شەراکە تنێ نابتن تەوازنش تنێ نابتن تەوافقش تنێ نابن هەرسێ لازمە پێک بن وەکو هەر نظامێکی سیاسی پێشکەفتی ئەوە هەرسێ ئەگەر بەجی بێن هەموو لایەنێک دێ استقرار کەفتە عراقی و دێ هەموو لایەنێکش مافی خۆ دەست بێ. دکتۆر خالد کاتم زۆر کەم ماوە دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێت و سوپاسی دەکەم بە هەمان شێوە سەرۆک بارزانی سەبارەت بە پرۆسەی ئاشتی لە تورکیا و لە سووریا گوتی نابێ ئەو هەلە لە دەست بدەین خوێندنەوەتان بۆ قسەیە چییە ئەو هەلەی کە هاتۆتە پێشەوە بۆ ئاشتی بۆ بەدەستێنانی مافی گەلی کورد ئەگەر بە کوردی وەڵام ساڵە 2015 ئەمزانی ڕێکەفنەکەدی هەبوو پێشتر تورکیا کە ئەو مەسەلە دیسانەکێ حەل بتن یان تورکیا پێشتر بەلکو نە هەموو ئەحزابی تورکی بوونەوەکی جەنابی ئەماش بدایب ئەو جارە هەموو ئەحزابی تورکی کە متتەفقن ئەو بەرو ئاشتیە بچن ئەکیدە ئەوە جی دڵخۆشیە هەموو ئەحزابی کوردی هەموو هەر چار پارچە کو بەرو ئاشتیە بچێت چونکو ئاشتی ئیرۆ تاگە ڕێگە و حیوارش تاگە ڕێگە بۆ بەرو دیموکراسی و مافی خەلک و مافی زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز دکتۆر خالیدە خەلیل گوتەبێژی بارەگای بارزانی گەرێک گەلێک سپاس بۆ بەرداریکردنتان لەگەڵ سپاس بۆ یەوشتان باش.